لە ماوەی 7 ڕۆژدا 7 کەس گیانیان لەدەستداوە و هەواری تازەش لە سلێمانی بێ ئاوە. سڵاوتان لەبێت. ئەگەر ویستان بە میوانی بچنە ماڵی خزم و دۆستێکتان لە گەڕێکی هەواری تازە لە شاری سلێمانی و دەرگایان لێ نەکردنەوە یان بە تەلەفۆن وتیان لە ماڵ نین، دڵ لە دڵ نەدەن، ئەوە بزانە کە ئاویان نییە، چونکە دانیشتوانی ئەو گەڕەکە لە مۆرزەدا گرفتاری بێئاوین و تەنکیەکانی سەربانیان بەردەوام تینویانە. 964 سۆراغی کێشەکەیانی کردووە. حاجی ئافتاو بابەکر کە ژنێکی دنیادیدەی گەڕەکەکەیە هەر لە بەردەم دەرگاکەی قسەی بۆ 964 کردووە و دەڵێت بەهۆی نەبوونی ئاوە نەیتوانیوە قاتی سەرەوەی ماڵەکەی بەکرێ بدات و بە چۆڵی ماوەتەوە. کێشەکە هەرتەنیا بەرۆکی ژنانی نەگرتووە. پیاوانی گەڕەکیش گرفتارن و ناچاربوون گروپێکی واتساپ دروست بکەن و هەر کاتێک ئاو هاتەوە ئیدی گروپەکە دەشەوێت و یەکتری ئاگادار دەکەنەوە. بێئاوی گەڕەکەکە تەنانەت کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانیشەیە. بەوتەی حاجی ئافتاو ئەگەر میوانیان تەلەفۆنیان بۆ بکا و ئاویان نەبێ ناچارن بڵێن ببوورە لە ماڵەوە نین. لە بەردەم پرۆژە تەواو نەکراوەکەی گۆڵدن تاوەرز لە هەولێر بەشێک لە خاوەن شوقەکان گرت بوونەوە. ئەوان نزیکەی 2000 کەسن و 5 ساڵە چاوەڕوانی تەواوکردنی شوقەکانیانن. بەڵام تاوەکو ئەمڕۆ بێ ئومێد ماونەتەوە و دەڵێن هیچ کەس و لایەنێکی وەڵامێکی بڕوا پێکراومان ناداتێ کە بۆچی پرۆژەکە تەواو نەکراوە. لەگەڵ دەستپێکردنی پرۆژەکە لە ساڵی 2021 قیستی یەکەم لە هاوبەشەکانی وەرگیراوە. دوای 2 ساڵ دووەم قیستیانداوە و چاوەڕێبوون لەگەڵ قیستی سێم کلیلی شوقەکانیان وەربگرن. بەڵام تا ئێستا دەبینن پرۆژەکە تەنیا هەیکلێکی ڕق و ڕوتە و بەکەمتر لە نیوی و ناوچڵی پەراوێز خراوە. هاوڕێ عەلی یەکێکە لە هاوبەشەکانی پرۆژەکە و وەک خاوەنی شوقەیەکی VIP خۆی ناونووس کردووە و بە 964 وت دەبوو لە کۆتاییەکانی ساڵی 2023 پرۆژەکە تەواو بکرایە. بەڵام نەک هەر تەواو نەبووە، بەڵکو بەشێک لە تاوەرەکان تاوەکو ئێستا بناغەشیان بۆ لێ نەدراوە و هەر زەویە. داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکان کە چارەسەری ئەم کێشەیان بۆ بکرێت، چونکە زۆربەیان پارەی قیستەکانیان بە قەرز وەرگرتووە و خۆشیان کرێچین. کورد دەڵێت بۆ ڕێژچوو خەریک بوو سمێڵیشی لەسەر دابنێ. ئەمە ڕێک بۆ ئەو ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕاستە کە ئەمڕۆ لە سنووری تەقتەق ڕوویدا، چونکە زۆری نەمابوو ئۆتۆمبیلی بەرگری شارستانی بسووتێت. دوای ئەوەی ئۆتۆمبیلێکی جۆری تیۆتا پیکاپ لە ڕێگای نێوان تەقتەق بۆ ئاشتی وەرگەڕا و ئاگری گرت، ئاگرەکە تەشەنە دەکات و پەرێز و دەغڵ و دان دەسووتێت. هەر بۆیە ئۆتۆمبیلێکی بەرگری شارستانی بۆ کوژانەوەی ئاگرەکە دەچێت. بەڵام لە ناوەڕاستی ئاگرەکە تووشی کێشەیەکی تەکنیکی دەبێت و ئاگرەکە چواردەوری دەگرێت و زۆری نەما بسووتێت. بەڵام خۆشبەختانە تیمەکان زوو فریای کەوتن و شۆفێرەکە و ئۆتۆمبیلەکە سەلامەت لی دەرچوون. کاتێک پێمان وایە لەناو ئۆتۆمبیلاین و سەفەر دەکەین و هەموو شتێک باشە، بەڵام ڕەنگە ئەمە سەفەری یەکجاری بێت، چونکە کەم ڕۆژەیە لە کوردستان ڕووداوێکی هاتوچۆ پرسە نەخاتە ماڵێکەوە. ئەوە تا لە ماوەی 7 ڕۆژدا تەنیا لە 2 ڕووداودا 7 کەس گیانیان لەدەستداوە. ئەمڕۆ شادی ئاهەنگێکی هاوسەرگیری بۆ خێزانێک بوو بە بەشینێکی گەورە. لە کاتی گەڕانەوەیان لە ڕێگای ڕانیە قەڵاتزێ بەهۆی ڕووداوێکی دڵتەزێنی هاتوچۆوە 4 ئەندامی خێزانێک پێکەوە گیانیان سپارد و سەیدی کەش بریندار بوون. ئەم کارەساتە تەنیا دوای 7 ڕۆژ دێت لە کارەساتێکی دیکە، کاتێک لە دەشتی کۆیە پێکدادانی 2 بار هەڵگر و تراکتۆرێک گیانی لە 3 کەستەندەوە و دوانی دیکەشی بریندار کرد. بەمەش تەنیا لە 1 هەفتەدا شەقامەکانی ڕانی و کۆیە 7 ئازیزیان لە خێزانەکانیان سەرد. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.